Ganapataye Namaha, Sharavanapavaya Namaha, Aim Saraswatye Namaha, Gum Gurubhyo Namaha, Namo Bhagavate Shivanandaya. ئەمە دیمەنی یۆگایە، ئەو وەرزشەی بەواتای نوێبوونەوە دێت و بەوە ناسراوە وزەیەکی ئەرێنی و هەستێکی باش دەبەخشێت. بەڵام ئەم پیاوە ئەمریکیە لە دیوێکی تەواو جیاوازەوە یۆگا دەکات. یۆگا لە ئاسیا دروست بوو، لە هیندستان زۆر بەناوبانگە. خەڵکی یۆگا فیزیکیەکە دەناسن کە وەجەستە دەکرێت. بەڵام دیوێکی دیکەی گرنگی یۆگا لایەنە ڕۆحی و ئاینەکەیەتی. ئامانجی یۆگا یەکبوونی ڕۆحیە لەگەڵ خواوەند. من 30 ساڵ لەمەوبەر یۆگام ناسی لە هیندستان، زۆر حەزم لێ بوو، بۆیە دەستم کرد بە لێکۆڵینەوە لەسەری. ئەو سازانیم تا چ ڕادەیەک سوودبەخشە بۆ جەستە و بۆ مێشک. من لەو کاتەوە یۆگا بە بەشێک لە ژیانی خۆم دەزانم. زۆر کەس تووشی بێتاقەتی و خەمۆکی دەبێت، یاخود کاتێک کێشەیەکی دەبێت دڵەراوکێ دەیگرێت. بەڵام لە ڕێگای خوێندنەوەی مانتراکانەوە من شوێنێک دروست دەکەم بۆ پشودان بە مێشکم و جەوم ساف دەکەم. بە تەواوی کۆنتڕۆلی خۆم دەکەم. And clear the mind of thoughts. یۆگا بەشێکە لە ئاینی هیندویزم. هەندێک کەس خوا بە نێر دەبینن کە شیڤایە و هەندێکیش بە مێ کە شاکتیە. بۆیش خوا بە مێ دەبینن چونکە خەسڵەتی دایکی هەیە و میهرەبان و بەخشندەیە. لە ژوورەکەی وڵیەم چەندین پەیکەری شاکتی و کەلوپەری دیکە هەیە کە وزەیان لێوەردەگرێ و بە پیرۆزیان دەزانێت. ئەو شتانەی هەمە تەنیا پارچە ئاسنێک نین، ئەوە هێزێکی خواییە و وزەیان لێوەردەگرم. وزەوە کارەبا وایە، دەتوانێت بە باش یان بەخراپ بەکاربێت. من وزەیەکی خوایی دروستەکەم. ویلیام دەڵێت زۆر شتی سیر دەکرێت بە یۆگا و باسی یەکێ لە بەسەرهاتە سیرەکانمان بۆ دەکات کە لە هیندستان بینیوێتی. جارێک مامۆستای یۆگام کە پێی دەڵێن گورو ناردمی بۆ لای پیاوێکی پیرۆز کە چەند سەدەیەک تەمەنیەتی. یەکەم جار سەیرم لێ هاتوو دوودڵ بووم لە دروستی قسەکانی، بەڵام خەڵکی شوا باسییان کرد کە زیاتر لە 400 ساڵ تەمەنی بێ. من باسی ساڵی 1988 دەکەم. ئەو کاتە تەلەفۆن و ئەوشتانە نەبوو، لە دەیەکی بچووکی هیندستان دەژیان. بەڵام شۆک بووم کاتێک چوومە لای ئەو پیا و منی دەناسی، دەیزانی کە دێم. دواتر بۆم دەرکەوت کە گرووەکەم بە خەیاڵ پەیوەندی لەگەڵ ئەو پیاوە کردووە و باسی هاتنی منی بۆ کردووە. هەروەها یۆگا ماستەرێکی تریش هەبوو کە باسی لە حاڵەتێکی یۆگا دەکرد کە چەندین ساڵ دەتخەوێنێ و خەڵکوا دەزانێ مردووی. ئەوەی من ئاگادار بووم کەسێک 40 ساڵ لەژێر ڕووبارێکدا لە نێو تابوتێک خەوت و دواتر بە ئاگا هاتەوە. بەڵام ویلیام خۆی جارێ بەتەمان نییەوا زۆر بخەوێت. نابڕوا ناکەم منم کار بکەم، ناتوانم. ئێستاش کاتیەوەیە بچینە سەنتەرێکی یۆگا و یۆگا وەک وەرزش بناسین. سڵاو، من ناوم ڕاما شاکتیە. ئێمە لێرە یۆگای جەستەیی دەکەین، ڕاهێنان بە مەسوولکەکان، هەروەها مێژوو یۆگاش فێری بەشدار بۆکان دەکەین. یۆگا بەرچینەیەکی پڕە لە ڕاهێنانی جیاواز کە هەمووی ئارامی بە جەستە و مێشک دەبەخشن. لە دەستپێکی یۆگاکردن پێویستە لانی کەم هەفتەی جارێک ڕاهێنانەکان بکەیت تا دەبێتە ڕۆتین و نەگەڕێیتەوە نێو کێشە و جەنجاڵەکانی ژیان. ویلیام جگە لەلایەنە ڕۆحیەکەی یۆگا وەرزشەکەش دەکات و زۆر کات لەم سەنتەرە مانترا دەخوێنێتەوە وانە دەڵێتەوە. ویلیام جگە لەلایەنە ڕۆحیەکەی یۆگا وەرزشەکەش دەکات و زۆر کات ویلیام لە سەنترە مانترا دەخوێنێتەوە وانە دەڵێتەوە. سیمبی ویلیام زۆر کات دێت لێرە وەرزشی یۆگا دەکات و پێشی خۆشە وانە بڵێتەوە و سروتی ئاینی دەکات. هەرچەندە هیچ شتێ نەگەشتم لەوەی دەیگوت، بەڵام ویلیام سروتێکی بۆ منیش ئەنجامدا. ئێستا من چاوم داخراوە، هەستی خۆم زۆر باش نییە، بەڵام ئەوە لە منەکات وزەیەکی پۆزیتیفەیە بە من لە ڕێی چەند شتێکەوە با بزانین دوای ئەوە هەستم چۆنە بێت. شاڵی سەر
Yes. Okay. I'm going to take a piece of camphor. Om Shri Ganeshaya Namaha Swaha. Om Shri Ganeshaya Namaha Swaha. Om Shri Ganeshaya Namaha Swaha. Om Shiv Karakshabala Swaha. Om Shiv Karakshabala Swaha. Om Shiv Karakshabala Swaha. Lam Swaha. Lam Swaha. Lam Swaha. Vam Swaha. Vam Swaha. Vam Swaha. Ram Swaha. زۆر کەستا ئێستا یۆگا بە وەرزشێک تێگەشتون کە بۆ وەکو زاخاوێکی مێشک بۆ پشودان بەجەستەیان بەکاری دێنن بەڵام کەی لێرە ئەبینیت یۆگا تەنیا ئەوە نیە بەڵکو مێژوویەکە ئاینێکە و ئەم شتانەی پشتمەوەیە کە زۆر تەسیر لەسەر مێشکەکەن کانی هەڵەبجەیی ڕوودا و هۆڵند